ئایا لە هەرێمی کوردستاندا کێشەی ئاو هەیە؟ کێشەکە کەمی ئاوە یان زۆریە؟ هەرێمی کوردستان چۆن ڕوبەڕووی شەڕی ئاو دەبێتەوە؟ ئایا کورد لە ناسینیە و جەنگەدا دوانە کەوتووە؟ بۆچی دوای 28 ساڵ لە حکومڕانی خۆماڵی حکوومەت نەیتوانیوە بەنداوێکی هاوشێوەی دوکان و دەربەندی خان دروست بکات؟ بۆ ڕێگری لە دروستکردنی بەنداوی بێخمە دەکرێت کە کوردستان لە قەیرانی ئاو و کارەبا ڕزگار دەکات. بەنداوی دەربەندی خان دووەم گەورەترین بەنداوە لە هەرێمی کوردستاندا 3 ملیار و 600 ملیۆن مەترە سێجا ئاوەگرێ بەهۆی ئەو زیانانەی کە لە ماوەی ڕابردوودا بەهۆی بوومەلەرزەکەەوە پێی گەشت. ئێستا توانای خەزمکردنی 3 ملیار و 100 ملیۆن مەترە سێجا ئاوی هەیە. چەندین جار وڵاتانی ئەقلیمی وەکو چەکێک ئاویان بەرامبەر بە هەرێمی کوردستان و دانیشتوانیان هەرێمە بەکارهێناوە. بەڕای پسپۆڕان پێیان وایە حکوومەت پێویستە پلانێکی استراتیژی هەبێ بۆ پڕکردنەوەی ئەو کەم و کورتیانی کە لە کەرتی ئاوا ڕوبەڕووی هەرێمە بێتەوە. لەبەرەوە دروستکردنی بەندا و پۆنت لەسەر ڕووبارەکان بە ڕێگەچالێکی گونجاوە بینرێ و پێویستە خزمەتێکی زیاتر بە کەرتی ئاو لە هەرێما بکرێ. ئەم بەنداوە وەک ئەوەی کە ئێستا ئاماژەی پێیەکرێ هەرچەندە کەم و کوڕی هەیە و مەترسیەکان لە ئاستی سەرۆی بەنداوەکەدایە، بەڵام توانراوە ڕێژەیەکی باش ئاوی تێدا گل بدرێتەوە، ئاوی تێدا خەزن بکرێ کە هەم بۆ کارەبا سوودێکی گەورەی هەیە، هەم چەندین خێزان بژێوی ژیانیان لەسەر بەرهەمی ماسی ئەم بەنداوەیە و بەشێکی زۆریش بۆ کشت و کاڵ بەکارهێنێ. بێموچەی و بێکارەبایی و کەمی سوتەمەنی و خراپی کوالەتی خۆراک و دەرمانی بەسەرچوو، چاڵ و چۆڵی ڕێگا و بانەکان و بێکاری و دانەمەزراندن و چەندین کێشەی تر کە ڕوبەڕووی ئەم هەرێمە بۆتەوە بەشێکە لە خەمی گەورەی خەڵک کە هەندێکیان هەنگاوی چارەسەرکردنی بۆ نراوە و زۆری نەشیان نەک ئاسۆیەک نییە بۆ چارەسەرکردن، بەڵکو ڕۆژ دوای ڕۆژ لە پاڵ قەیرانە جۆر بە جۆرەکاندا قوڵتر دەبنەوە، زیاتر بارگرانی بۆ سەر ژیانی خەڵکی دروست دەکەن. کێشەکان جۆرا و جۆرن و پەیوەندی ڕاستە و خۆیان بە ژیانی خەڵکەوە هەیە. ئێمە دراسی استراتیژیمان کردووە. دراسی استراتیژی زیاتر لە 250 بەنداو شوێنمان دیاری کردووە بۆ ئەوی کە شوێنی لەبارن بە دروستکردنی بەنداو. چەندین شوێنی دیکەش هەیە، لەوانەیە و قۆناغی یەکەمە. ئێمە وەکو خۆمان 17 بەنداو نزیکەی 100 پۆندێکمان هەیە کە مەسەلەن کە ئیش دەکەن. 17 بەنداومان لەژێر جێبەجێکردنەوە وەستاوە خۆی قەیرانی داراویەوە. سێ چوارێکی زۆر بە بابڵند وسییان زۆر بە سستی کار دەکاویش بابەت پێشینەکان دەدرێ، بەڵام ئەو چەکەیە کە چەکی مەقاسی بڵێن لە بازاڕداترم قاول زەریرەتی لەبەرەوەی کارەکان وەستاون. دوای ئەم ڕێژە بارانە، دوای ئەم شەپۆلە باران بارینە و بەرزبوونەوەی ڕێژەی ئاو لە کوردستانە، بەنداوی دەربەندی خان چۆنە؟ کێشە و گرفتەکانی چییە؟ بڵێ سەرتام وێ بڵێم بەنداوی دەربەندی خان لە ساڵی 61 تەواو بووە، یەکێکە لە بەنداوە گەورەکانی لەسەر ئاستی عێراق و توانای گلدانەوەی پێشووتری 3 ملیار مەتر سێجا ئاو بووە. دواتر بەهۆی تەرەسوبات و قڕولیتەوە ئاستی خەزمکردنی کەم بووەتەوە تۆزێک. ئەم ساڵ ئەو لافا و بارانەی کە ڕووی لە هەرێمی کوردستان و ناوچەکە کرد بەنسبەت بارانەوە لە بەنداوی دەربەندی خان 1260 میلیمەتر باران باریوە کە ئەمە ڕیکۆردێکی تازەیە لە ماوەی 6 ساڵی ڕابردووی تۆماری بەنداوی دەربەندی خانە تا ئێستا شتیوانە بۆ ئەوەندە باران بارێ و داهاتی ئەو لە بەنداوی دەربەندی خان تا ئەمڕۆ 4 ملیار و 300 میلیۆن مەتر سێجا بە دەربەندی خانە تێپەڕیوە. ئێمە 3 ملیاریمان بەرداوەتەوە و تەنها 1 ملیار مەتر سێجا ئەومان خەزم کردووە. بەرەمێنانی کارەبامان زیاد کردووە. کەمی لە ڕابردوودا و زیادبوونی لە ئێستادا دوو قەیرانە کە ئاو دروستی کردووە لە ناوچە جیاوازەکان، بەشێک لە شار و شارۆچکە و گوندەکان، لەسەر زەرعات و لای جوتیار و ئاشەڵدارەکان. کەمی ئاو لە ڕابردوودا خەمی قوڵ و ئاستەنگێکی گەورەی بەردەمیان بووە بەدەر لەو هەڕەشە مەترسیانەی کە وڵاتانی تورکیا و ئێران وەکو چەکێک دژ بە کوردانی باشوور ئاویان بەکارهێناوە.
دا و سوودی زۆری هەیە بەڵام ئەو بەنداوانەی کە پێشتر لە سەردەمانی حکوومەتەکانی عێراقا دروست کراوە بەو پێی بۆ ئامانجە دروست کراوە کە سوودەکەیان بۆ باشوور و ناوەڕاستی عێراق بێ سوودێکی ئەو تویان لە ڕووی کشت و کاڵیەوە نییە چونکە کەمترین ڕوبەری زەوی لە بەردەمیانە بکرێ بە کشت و کاڵ بەڵام ئەکرێ حکوومەتی هەرێمی کوردستان بە هاوکاری حکوومەتی فیدراڵی عێراقی بیر لە دروستکردنی چەندان بەنداوی تر بکاتەوە لەسەر ڕووبارە هەمیشەیەکان وەکو زەی گەورە و زەی بچووک و ئەو ڕووبارە وەرزیانەوە حتا ئەو شوێنانەشی کە ڕووبار نین نەتوانانی لە هەنێشی و دۆڵا بەندا و دروست بکرێ بۆ گلدانەوەی ئاو ئێستا لە کوردستانە بە و پێی کوردستان ناوچەیەکی شاخاویە و زنجیرە چیاکانی زاگرۆز بە هەرێمی کوردستانە ئاڕۆن تەنگەبەر و دۆڵ و شی و شوێنی زۆر قوڵ هەن کە ئەکرێ بکرێن بە مەغزەنی ئاو بە شوێنی گلدانەوەی ئاو ئەکرێ لەم ڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان بە هاوکاری لەگەڵ حکوومەتی عێراقا لە ڕێگەی پەرلەمانتارەکانمانەوە لە بەغا لەگەڵ خەڵکی پسپۆڕ و معنی بۆ بابەتەوە لەگەڵ حکوومەتی عێراقادا بنیشن و ئەمە دوو سوودیشی ئەبێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان مرکزیەتی حکوومەتی هەرێمی کوردستان بەهێزە بەرامبەر بە بەغا چونکە کوردستان ئەبێتە خەزانێکی ئاو بۆ دەوڵەتی عێراقی ئەو کاتە حکوومەتی کوردستان ئەتوانێت وەکو کارتی فشار لە کاتی پێویستدا بەکاری بێنەوە بە نیسبەت عێراقیشەوە سوودێکی گەورەی هەیە لەبەر ئەوەی لە مەترسی بڕینی ئاوی دژلە و فرات و هەروەها ئاوی زەی گەورە و زەی بچووک لەلایەن ئێران و تورکیاوە دوور ئەکەوێتەوە بۆیە ئەکرێ حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراقا بیر لەمە بکەنەوە کە کوردستان چەندەها بەنداوی تیا دروست بکرێت ئەمە سوودی کشت و کاڵیەوە بێەوە لە ڕووی سامانی ماسیەوە سوودێ بێەوە هەروەها لە ڕووی بەرەمێنانی وزەی کارە باشەوە. جەنگی سێمی جیهانی ئەو جەنگەی کە پسپۆڕان دەڵێن ئاو هۆکاری هەڵگیرساندنێتی بەو پێیەی ڕۆژ دوای ڕۆژ ناکۆکی وڵاتان لەبارەی سەرچاوە ئاویەکان و هەوڵی کۆنتڕۆڵکردن و دەست بە سەراگرتنی لەلایەن وڵاتانی خانەخوێوە پەرەی سندووە. جەنگی ئاو قورستر و کارەساتبارترە لە جەنگەکانی تر کە جەنگی ئاو جەنگ نییە لە پێناو پارە و وزەدا بەڵکو جەنگە لە پێناو مانەوەدا و بەشێکی گرنگی یاسایشی نەتەوەی و خۆراکی پێدێنێت. لە ڕاستیاوی کە کێشەکەی دروستکردووە نەبوونی بەنداو نییە بەڵکوم هەبوونی بەنداوە بە تایبەت دروستکردنی بەنداو لەلایەن وڵاتانی ئێران و تورکیا لەسەر سەرچاوە ئاویەکانی عێراق کە ئەمە وای کردووە ینی عێراقی چی لە ئێستاوە چی لە داهاتوە بە تایبەت ڕوبەڕووی وشکە ساڵی ئەکاتەوە ڕوبەڕووی کەماوی ئەکاتەوە بۆ بۆنێ ئەو بەنداوانی کە لەسەر و سەرچاوە ئاوێنە دروست کراوە مەجیا لەوەی کە دروستکردنی ئەم بەنداوانە کاریگەری لەسەر ژینگەی ناو ئاوی دەریاچەکان نەبێ بە تایبەت لەسەر زیندەوەرەکان چونکە ئەوە ڕێڕەوی ئەو زیندەوەرانە لەناو ئەو ئاوانە ئەگۆڕێت کە بۆ خۆی ئێمە وەکو پارێزەرانی سروش لە ڕاستیە دژی دروستکردنی بەنداوین بەڵام ئەوەی کە ئەمریکی واقع لە عێراقا کە وڵاتانی دراوسی هاتوونە بەنداوانیان دروست کردووە کاریگەری ڕاستەخۆیان لەسەر کەمبوونەوەی ئاو هەبووە و بە تایبەت لە وەرزەکانی هاوینە بۆیە ئەمە عێراق ناچارە بێت کە بۆ نەپەنابێتە بەر دروستکردنی بەنداو و لە ڕاستی شایمە کێشەکە ینی نەبوونیان ئیدارەیەکی پێویست بۆ ئاو یعنی ئێمە و ئیدارە پێویستەمان نەبوو بۆ ئاو بۆیە ڕوبەڕووی ئەو کێشە و گرفتانە بینەوە لە داهاتوە. حق بە خۆیەدا ڕاستەوە لە ڕووی نێودەوڵەتیەوە بە پێی یاسا ڕێکخراوە کە هەموو ئەوانەی کە هاو بەشن پێویستە هەردوو وڵات وەکو یەک سوودی لێ ببینن و پێویستەکانی هەردوو وڵات جێبەجێکە بەڵام وڵاتانی دراوسی عێراق تا ئێستا پابندی ئەو ڕێکەوتن نامەیان یاسا نێودەوڵەتیانە نەبوون بەرامبەرەوە چەندین بەنداویان دروست کردووە ڕێگریەکەن تونێل دروستەکەن بۆ لادانی ئاوەکان هەموو ئەوانەکەن بەڵام تۆ پێویستە وڵاتی هەرێمی کوردستان یا حکوومەتی ناوەندی عێراق کە بپەی دەستور ئەو مولزەمە بەوەی کە لەگەڵ وڵاتانی دراوسێ ئەو ئاوانە بە ئیتفاقیان لەگەڵ بکە پێویستە ئەو ڕێگەیە کوێر نکاتەوە واتە بە بەردەوامی هەوڵ بدا بۆی لەگەڵ وڵاتان ڕێکەوێت چکە ئەوە زۆر گرنگە سەرچاوە گرنگەکانی ئاوی هەرێمی کوردستان و عێراقیش لە وڵاتانی دراوسیەوە دێن بۆی بەشیان هەبێ بەڵام لە ناو خۆشە پێویستە پلانێک هەبێ بۆ ئەوەی هەموو ئەو چەمە ڕئیسیانە یان ئەو ڕووبارە سەرچیانەی کە لە هەرێمی کوردستانە هەن شوێنی گونجاویان هەیە بۆ بەندا و بەندایان لێ دروست کرێ بۆەوەی ئێمە لە وەرزی باران و ئەوانەیە ئاوەکانی خۆمان کۆکەینەوە و دواییش سوودی لێ ببینرێت چونکە ئێمە ئاو کۆکەینەوە و پرۆژەی سوود لێ وەرگرتنمان نەبێ ئەوەش با بڵێن جۆرێکە لە بەهەدەردانی بەنداوی دەربەنی خان بێگومان نەشێکە لە بەنداوە هەرە گەورەکانی عێراق و لە کاتی دروستکردنی شایەک بۆ لە بەرزترین بەنداوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆیە گرنگیەکی زۆری هەیە بەنداوی دەربەنی خان بە تایبەتی بۆ گلدانەوەی ئاو
بەخێوکردنی ماسی و بۆ گەشت و گوزار و بۆ فێنکی ناوچەکە و بۆ بەڕاستی بۆ ژیانەوەی ئاوی ژێر زەوی ناوچەکە و بۆ ئاودانی ئەو دێهات و شار و شارۆچکانەی کە کەونە خوار بەنداوەکەشەوە تەنانەت سەر و بەنداوەکەش گرنگێکی زۆر زۆری هەیە. یەکێکە لە بەنداوە هەرە گرنگەکان بۆیە کوردستانیش و عێراقیش بەڕاستی گرنگی زۆر بە ئەم دوو بەنداوە بە تایبەتی بەنداوی دەربەنیخان و بەنداوی دووکانیش ئێن، چونکە خۆیان بەڕاستی تێگەیشتون لە گرنگی بەنداوە. ئێمە سوپاسیانەکەین چ حکومەتی هەرێم و چ حکومەتی یەکدوایەکانی عێراقیش حکومەتە کۆنەکانیش بە تایبەتی لە گرنگی بەنداو تێگەیشتون بای ئەوەی کە بتوانن بەڕاستی گرنگی پێبن. خۆی لە ڕاستیە ئێمە با بڵێن وەکو وتم لە سەرەتاوە حکوومەتی هەرێم گرنگیەکی زۆری بە بواری ئاو بەنداوانەدا دوای جۆرێک لە پاشەکشە هەبوو بەهۆی بارودۆخی ئابوووریەوە پێویستە جارێکی تر دەست پێ بکاتەوە بە جۆرێک کە گرنگی بە بواری ئاو بدا و بودجێچکە ئاو پارەیەکی زۆری ئەوێ و خبرەشی ئەوێ و لیژنەی باڵای ئاو بەندا و ئەوانە پێویستە دروستکە و یاسای ئاو پێویستە لە پەرلەمانی کوردستانە دەرچێ بۆی ئێمە لە پاڵ ئەو بەنداوانەی کە هەمانە چەندین بەنداوی تر دروستکەین و هەروەها پرۆژەی ئاودێری گرنگ لە ئەرێمی کوردستان ئەرێمی کوردستان وڵاتێکی کشت و کاڵی ئێمە کرێ سوودێکی زۆر لە ئاو ببینین، بەڵام بەداخەوە تا ئێستا وەکو پێویست پرۆژەی ئیروایی زۆر گەورەمان نییە کە سوودمان لە ئاوەکانی خۆمان بینی بێت. ئەم ئەوانە پێیان ئەوترێت ئاوێکی نێودەوڵەتی واتە سنووری وڵاتێک تێپەڕێن بۆ منێمە درێژتنی ڕووباری نیلەکە بە دەوڵاتە تێپەڕێت. ئەو وڵاتی کە ئاوەکەی لێوە هەڵەقڵێت بە تەنها مافی ئەوەی نییە، مافێکی ڕاهای بەسەرەوە نییە کە بە تەنها بۆ خۆی بەکاربێنێت. وتەیەکە یاخود بڵین پرەنسیپێکە کە ئەڵێ خاک جێگیرە، وڵات ئەتوانێت مافێکی ڕاهای بەسەر بەکاربێنێت، بەڵام لەبەروی ئاو جوڵاوە هیچ دەوڵەتێک ناتوانێت بەڕەهایی بەتایبەت ئاوانێ و دەوڵەتەکان بەڕەهایی بۆ خۆی بەکاری بێنێت. بەڵێ ئێمە پێشتر ئەم پێش دامەزراتی نەتەوە یەکگرتوەکان زیاتر لە چوارچێوی عورف و بۆچوونی یاساناساندا کێشەکانی ئاو یاخود ڕێڕەوە ئاوێنێ و دەوڵەتیەکان ڕێکخرابوون. بۆ منە هۆگۆ گرۆسیۆس لە ساڵ 1609 کە باوکی یاسای نێودەوڵەتی ناسراوە کتێبێکە نووسێ بە ناوی یاسای ئازادی دەریاکان. بەڵام دواتر واتە ئازادیدا بە هەموو گروپ و نەتەوە و دەوڵەتێک سوود لە ئاوەکان وەربگرن بەتایبەت ئەو ئاوانەی کە ئاوی نێو دەوڵەتین و بەتایبەت ئەو دەوڵەتانی کە داخراون نەبەستراون بە دەریا بتوانن چۆن سوود وەرەگرن لە ئاوەکان وەکو ئەو دەوڵەتانی کە لەسەر کەناری دەریان، وەکو چۆن ئێستا ئێمە لە جیهاندا 46 دەوڵەتمان هەیە داخراون نەبەستراون بە دەریاوە، سویسرا، ئەفغانستان، کازانستان، ئەو وڵاتانی کە نەبەستراون بە دەریاوە، ڕوەندا وڵاتیشمان هەیە لەسەر کەناری دەریان وەکو هندستان و سریلانکا و بەریتانیا و ئەو وڵاتانە. دوای دامەزرێن نەتەوە یەکگرتوەکان یاسایەکمان نەتەوە یەکگرتوەکان بۆ ئەوەی ئەم گرفتە چارەسەرکە کە بۆ گرفێکی نێودەوڵەتی و یاسایکە دەرکرد بە ناوی یاسای ڕێکەوتن نامەی دەریاکان، ڕێکەوتن نامەی یاسای دەریاکان لە ساڵ 1970 ڕێکەوتن نامەی دەرکرد و لە ساڵ 1994 کاری پێدەکرێت. ئەم ڕێکەوتن نامەی لە 320 مادە پێکات و هەموو بوارەکانی ئاوی ڕێخستووە لە بەنداوەکان لە ڕووبارە نێودەوڵەتیەکان لە ڕووبارە نیشتیمانیەکان لە دیاریکردنی سنووری هەرێمی ئاوی بەتایبەت دوو دڵتانی کە لەسەر دەریان لەم ڕێکەوتن نامەیەدا ئاوە نێودەوڵەتیەکانی ڕێخستووە کە ئەو دەوڵەتی ئاوەکەی لێ هەڵەقوڵێ بە تەنها مافی ئەوەی نییەم ئاوە بەکاربهێنێت بۆ خۆی و ئەو وڵاتانشی کە دەڕژێنە ناوی ئەویش مافی هەیە سوود لەم ئاوە وەربگرێت. بۆیە کاتێک کە وڵاتێک ئاوێکی نێودەوڵەتی ڕێڕەوەکەی ئەگۆڕێت یاخود مافێکی ڕەها بەکارهێنێ بە تەنها بۆ خۆی دەستی بەسەراگرێت، ئەمە پێشەرکاریە بۆ یاسای نێودەوڵەت. ڕێژەی زۆری بارانبارین لە هەرێمی کوردستاندا زیانی بە شار و شارۆچکەکان گەیاند، بە تایبەت لە جوتیاران و خاوەنی پرۆژەی بەخێوکردنی ماسی، سەرباری دروستکردنی ترس و قەلەقی زۆر لەلایەن هەندێک لە هاوڵاتیان. دەچمە کۆیە و تەقتەق بۆ چوونی چەند هاوڵاتیەک لێوەردەگرم، دەمێ بزانم ڕێژەی زۆری بارانبارین لەم ساڵدا چ کاریگەریەکی لەسەر ژیانیەوان دروست کردووە. ئەو زەرێری بەرەو هاوڵاتیانە کەوتووە ئەگە قەرەبووی بکاتەوە مەمنونی حکومەت دەبین. وەکو زەرەری کۆی گشتی گوندەکەشمان لەوانەیە زیاتر لە 70 حوزی تیابێ، هەر 70 حوزەکەش ئاو بردوەتی هەمووشی ماسی تیابووە و ئەو خەڵکەی دەیدینی زەرەرێکی ئێجگار زۆر زیادی کردووە و خەڵک ماسیەکەی ئاو بردوەتی. حکوومەتیش بەرپرسە لە بەردانەوەی ئەوە هەواکە دوو مانگ پێش ئێستا هۆشداری داوەتە خەرک لە باتی ئەوەی کە
لە باتێ هۆشداریدانە کە دەیزانی ئەو شتە ڕووەدا کە پێشبینی کردووە یاخود هەموو هۆشداری داوەتە هەموو خەرکی دەمزێبارەکە دەبوو ئاوەکە بەربداتەوە بۆی لە کتوپڕێکا و ئاوا و زیانە نەگەێنێتە زیان لەکەوتوان کە خەڵکێکی زۆر زەرمەند بوون لەو دەمزێبارەکە زۆربەی زۆری فەقیر و ژیانیان لەسەر و ئاوە و لەسەر ئەو دەمزێبارێ مۆلی دە و غەتاس و نافودە و هەموو شتێک ئاوە بردی یعنی هیچ شتێکی وامان نەماوە کە دڵمان پێی خۆش بێ یعنی حەزمان لە ئیژ نەماوە حەزمان لە کاسبی نەماوە هەرچی دەیکەی ماشەڵڵا تا ئێستا ئافات نەبوو ئافات لە ئاسمانی شەو هات ئافات لە ئەرزەوە دێ یعنی دڵمان بە شتێ خۆش نییە جاداوا لە حکومەت دەکەم بەهانای ئەو خەڵکەوە بێ ئیزی تەویزیێ بکاتەوە ئافاتەکان زۆرن بە مادی بە مەچینە بە ڕاز بە زرعات بە عاد بە هەمووی زەرەی لێکەوتووە ئەوانە ئێستا بەچاو خۆت دەیدینی هەمووی جێ زرعات و شینایی و بیر و مەچینەیە زۆری ئەو بودوەتی کشتتوکاری لە منطقەی سێگتکان و نەحێ سێگتکان کراوە هەل لە سێگتکان و هەتا چێتە ساردێک ئەوی خۆی ساڵانە لەوانەیە 20 بار 50 بار لێرە بە خەیار و شووتی و تەماتۆ چۆتە هەموو ئەلوەکە لە سلێمانی و ڕانیە و چوا قوڕە و لێرەوەی بەس ئێستا بڵێن بە مەچینە و ئا و عرد و کشت و کاڵ و تەنانەت دەغڵەکانمانیش لە بن ئاون سەرۆزیانی زۆر بووە داواکاری لە حکوومەت قەربوومان بکاتەوە یعنی عردەکانمان زۆریان زۆر هەروازەیەکە دەیبا بڵێن هەر نامینێت هەمووی کردوتە کەمەند دوا دەیبات ئەنی بێزگە زەرەری کشت و کاڵ و زرعاتەکانمان زەویەکەش هەرەبە عردەکەش هەرەبا و چەندین حوزە ماسیە ئێستا لەبەر ئەو زێ ناتوانێت کابرا ماسیەکە شتێ بکە ینی ئەوها دەبێت ڕابۆستی دەکرا حکوومەت بڵێن سەدەی دوکان کەمکەمە ئەم ساڵوات دەزانێ بارانەکە زۆرە و کەمکەم بەری بدایەتەوە ئەم زەرەرە نەدەبوو وڵای کشت و کاڵمان زۆربەی وا لە بن ئاوایە هەموو ئەرزەکانمان بەڕاستی زەرۆزیانێکی زۆرمان پێگەیشت و داواکاریمان لە حکوومەت دەوەی قەرەبمان بکەنەوە هۆشداری دا و بەس وە کابرتن ئێمە ئەرزیاتە چی بکەن ئەرزمان نەبێ ژیانمان لەسەر کشت و کاڵی ئەگەر کشت و کاڵی نەبێ بەچی خۆمان بژێنی داواکاریمان لە حکوومەت دەوەی قەرەبمان بکەنەوە ئەو زیانەمان پێگەیشتووە ئێمە جیاوازی لە چاو شوێنەکانی کە لەبەرێکەوە سنووری ناحێ سێگرتکان کە لە دەست پێ دەکات تاوەکو سارتێک کە سەر زەیەکەیە هەموو ڕووبەرەکەی بە بەروبوومی هاوینە و بەروبوومی دستانەدا چێدراوە زیاتر لە 5,000 دۆنم ساڵانە لە پلانی ئێمە بەروبوومی هاوینە و بەروبوومی زستانەیە ئەو بەروبوو مێرکوانە کە لە هاویندا دەهات هەمی دەڕۆیشت لە بۆ کەرکووک و سلێمانی و ڕانێ و تەقسەق دەڕۆیشت دەگەیشتە کۆیە دەڕۆشت بۆ هەولێر دەڕۆیشت سەبەنەوە کاریگەرێکی ئەو ساڵ قەناعەتم وایە لەوانەیە لەو 5,000 دۆلمەی تاوان هەیە لەوانێ 1,000 دۆلمێک 1,000 دۆلمێک و کەمتری لەوانەیە ئاو نەگەشتی تێ ئاو نەگرسیت ئاوی نەگرتیە ئەوی کە هەموو بەر ئاو کەوتیە زیاتر لە 800 مزەخەی ئاوێ فرومپە ئاو بەر ئەوەی کەوتووە بەر ئەو لافاوی کەوتووە ینی کە بەروبووم لوکانەکەمی کرد دەبتە قەزەی تەڵەب و عەرض و تەڵەب لەو حاڵەتی عەرض و تەڵەب کە عەرض لێرەکەم بوو تەڵەبی زۆر دەبیتن تەڵەب زۆر بوو کە دووتیار کە لێرە زەرەرمەند بوو هاوڵاتی زەرەرمەند دەبی لەو حاڵەتەی لەبەرێکەوە شتەکە گران دەبێت کە گران بوو خەڵک پێی ناکرێ کە پێی ناکرێت دووتیار لێرە زەرەرمەندی یەکەم دووتیارە زەرەرمەندی دومیش هاوڵاتیە کەی حکوومەت ڕێی پێداین یاخود فەرمان دەرچوو یان ڕێمان پێدرا دەربارەی قەرەبوو هەتا وەکو ئاوەکە نەنیشێتەوە نەشێتەوە شوێنی خۆی ناتوانیت هیچ حمل حەملەش بکەین هەر کاتێک ئەمرمان پێکرا لە ماوەیەکی زۆر کورت بەخۆم بە فەرمانبەرەکانیشەوە لەگەڵ من دابەشی بە چەند لێژنەیەک دەگرێت گوند بە گوند تەردی خۆی ڕوپێی خۆی بۆ دەکەین و هەموو قەرەبوو زەرەرەکەی چەندە لە ڕەز و باخ لە بەروبوومی هاوینە بەروبوومی زستانەش بۆیان تۆمار دەکەین ئەمە لەبەر ئەوەی ئەمڕۆ لەگەر بەشی کشت و کاڵی سێگرتکان پەیوەندیمان بە بەڕێوەبەری کشت و کاڵی کۆیەوە کرد کە لە ڕێگای خۆیانەوە داواکاری ئێمە و ناحیەکانی تریش ئەوەندەی من ئاگادارم بەرز بکرێتەوە ئێمە لیژنە دروست بکەین دەسەڵاتمان پێ بدرێت لیژنەی تایبەتمەند دروست بکەین ئەو لیژنانە هەڵبستن بە ڕووپێی سەرجەم ئەو سنوورانەی کە ئێستا لە ژێر ئاودایە ئەو بەروبوومانەی کە داچێنراوە ئەو تێچوو مەساریفانەی کە کراوە زەرز ژیانەکانیان بە کۆی گشتی چونکە ئێمە شوێنمان هەیە ترۆمپە ئاوەکانیان ژێر ئاو کەوتێ لە ژێر قڕولیتەدا بیرەکان پڕبوونەتەوە زەرزیانەکان زۆرن داواکارین لیژنەی تایبەتمەند دەسەڵاتمان پێ بدریا خود لە سەروی ئێمەوە لیژنە دروست بکرێت
تاوەکو مەزەندە و پیاچونەوەی زەرزیانەکان بکرێت. هەرێمی کوردستان سەرچاوەی نیوەی ئاوی ناوەڕاست و باشووری عراق پێک دەهێنێت. زیاتر لە 175 سەرچاوی ئاوەکانی لە ڕۆژهەڵات و باکووری کوردستانەوەیە. ئەوانیش لەلایەن حکوومەتەکانی ئەنقەرە و تارانەوە ڕوبەڕووی کەمبوون و گرتنەوە بوونەتەوە. لە ساڵانی ڕابردوودا ئێران چەندین جار لە ڕێگەی هەردوو بەنداوی داریان لە پاوە و بەنداوی کۆڵەسە لە سەردەشت بەشێک لە ئاوی ڕووباری سیروان و زێی بچووکی گرتەوە. بەهۆیەوە ناوچەی گەرمیان و پشدەر ڕوبەڕووی مەترسی کەم ئاوی بوونەوە. بۆچی نەتوانراوە سوود لەم ئاوە وەربگیرێت؟ لە ڕاستیای یەکێک لە لایەنە گرنگەکانەوەیە کە بێ و بەنداوانە لە واقعەدا بێ نەمێنن. چی بەتایبەت مەسەلەن بۆ لەلایەن وڵاتانی دراوسێەوە ئەو وڵاتانی کە بۆ نمونە ئێران و تورکیا کە ئەو بەنداوانەیە دروستکرۆ بێ ئەو بەنداوانە نەبێنێ. هەتا ئێستا لە زۆرێک لە وڵاتەکانە ئەو بەنداوانە ئەتەقێنرێنەوە، ینی نامێنن، چونکە بۆ کاریگەری لەسەر ڕێڕەوی ئاوەکان دروستەکەوە کاریگەری لەسەر ئەو زیندەوەرانە دروستەکات کە لەناو ئەو ئاوا ئەژین، واتە ژیانی زیندەوەرەکانیان تێکداوە بەنداوەکان. بۆیە بە بڕای ئێمە وەکو پارێزەرانی سروشت ئێمە بوونیان بە پێویست نازانی. لە هەرێمێکی وەکو کوردستانە لە وڵاتێکی وەکو عێراقا کە تورکیا و ئێران هەمیشە بەخواستی خۆیان ئاو بەکارهێنن بەرامبەر بە هەرێم و عێراق پێویستە هەرێم چۆن مامەڵە بکە؟ ئەکرێ بڵێن پێویستە لێرە بەنداو نەبێ لە کاتێکا بەنداو چارەسەری زۆرینەی کێشەکانەکە. ئێمە ئاو دیارە سەرچاوی ژیانە و ئاو تایبەت نییە بۆ نمونە بە تەنها بە وڵاتێکەوە، بەڵکو ئێمە کۆمەڵێک یاسای نێودەوڵەتیمانەیەکەوە پێویستەکە کەسانی یاساناس لەم بارەیەوە قسەی دەربارە بکەن. بەپێی ئەو یاسا نێودەوڵەتیانە دەکرێت وڵاتانە ناچار بکرێن بەوەی کە ئەو بەنداوانیان دروست کردووە ئەو بەنداوانە هەڵبۆشێنەوە یاخود لای بەرن بۆ ئەوەی ئەو وڵاتانی کە پێویستیان بەو ئاوەیە بەتایبەت کە عێراق لە داهاتووە بە دڵنیاییەوە ڕوبەڕووی ئەو کەم ئاوێ ئەبێتەوە بەتایبەتیش لە هاوینی ڕابردوو ئێمە ڕوبەڕووی و کێشەیە بووینەوە بەتایبەت لە خواری عێراق کە بەشێکی زۆر لە زیندەوەرەکانی ناو ئاوەکە ڕوبەڕووی مەترسی بوونەوە هەتا بەشێک لە خەڵک ناچار بوون بە کۆچکردن لەبەرەوەی کە ئاوی پێویست نەبوو بۆیان. بەڵکو ئێمە توانین لە ڕێگەی ئەم یاسا نێودەوڵەتیانەوە ئەو وڵاتانی دراوسێ ناچار بکەین بەوەی کە ئەو ئاوە گل نەدەنەوە. گرتنەوەی ئاوانە بۆتە هۆی زیاندان لە کەرتی سامانی ماسی و هەروەها لە کوشت و کاڵ زیانی دروست کردووە. لە یاسای نێودەوڵەتیدا و لەو ڕێکەوتن نامەش کە ئاماژەمان بۆ کردی ڕێکەوتن نامی یاسای دەریاکان بە تایبەتی لە مادەی 139 و 235 هاتوو ئەگەر هاتوو گرتنەوەی ئاوەکان بۆ هۆی دروستبوونی زیان ئەوە ئەو لایانی کە زیانەکەی دروست کردووە ئەرکێکی بە دروستە بێت لە یاسای نێودەوڵەتیدا قەرەبووی شایستەی لایانی زیان لێکەوتوو بکاتەوە. لەم کاتەدا کە هەرێمی کوردستان زیانی پێگەشتووە و دادگای دادی نێودەوڵەتی سکاڵای دەوڵەت وەرەگرێ بە جوێرەی مادەی 34 هەرێمی کوردستانیش لەبەرەوەی تا ئێستا هەرێمێکە لە چوارچەوەی عێراقا بە جوێرەی مادە 170 دەستوری عێراقی ئەبێ لە ڕێگەی حکوومەتی عێراقی و سکاڵات و مارکە لە دەرگای دادی نێودەوڵەتی و بە خستنەڕووی ئەو بەڵگانە کە ئەمانە ئاوێکی نێودەوڵەتین و ئەو بەڵگە یاسایانە بخاتە ڕووکە ئاوی نێودەوڵەتیش وڵاتێک مافی ئەوەی نێ بەتەنها بۆ خۆی بەکاری بێنێت بۆی بتوانێت ئێران و تورکیا پابند کات بەوەی کە ئاوەکان بەردەنەوە و قەرەبووی ئەو زیانە بکەنەوە کە دروستیان کردو. بۆیە ئێمە ئەم ئەتوانین لە ڕێگەی حکوومەتی عێراقیەوە پەنا بۆ و دادگایە بین سکاڵای خۆمان بکەین لەبەر ئەوەی ئەو دادگایە سکاڵای دەوڵەت وەرەگرێت و هەرێمی کوردستانیش تا ئێستا هەرێمێکە لە چوارچەوەی حکوومەتی عێراقیدا. بەو پێیەی زۆرینەی سەرچاوە ئاویەکانی هەرێم بەنداوی دەربەندی خان و دووکانە وڵاتانی تورکیا و ئێران مێژوویەکی پڕململانەیان هەیە لەگەڵ هەرێمدا. بە پێی خواست و بەرژەوەندیەکانیان ئەنقەرە و تاران ئاویان وەک چەکێک بەرامبەر بە هەرێمی کوردستان بەکارهێناوە بۆ کەمکردنەوەی مەترسیەکان و پاراستنی ئاسایشی نەتەوەیی دروستکردنی بەنداوی بێخمە بە پێویستیەکی زۆر گرنگی ئێستای هەرێمدا دەنرێت چونکە سەرچاوەی ئاوی بەنداوەکە ناوخاکی هەرێمی کوردستان خۆیەتی نەک وڵاتانی دەوروبەر. ئەو پرۆژە استراتیژیە گەورە کە لەسەر ڕووباری زەی گەورە ڕاوەستاوە لە ساڵانی 90ەکان بەهۆی جەنگی عێراق و کۆیتەوە هەنگاوێکی زۆر گرنگە پێویستە دەسەڵاتدارانی کوردستان و بە هاوکاری حکوومەتی عێراقی هەنگاو بۆ مەهەڵ بنێن و ئیش لەسەر زیندووکردنەوەی ئەو پرۆژە بکەن چونکە بەنداوی بێخمە پڕێکی زۆر ئاو گل لەداتەوە و ئەکرێ
دەشتی هەولێری هەر هەمی پێ بکرێ بە سەوزایی و سوودێکی زۆری بۆ منتیقەی مەخمور و دەشتی هەولێر و کەندیاناوا و قەراچ و بۆ کوردستانە بێ و هەروەها ئەتوانێت کوردستان نەجات ئەدا ڕزگارەکە لە کێشەی کەم کارەبایی هەمومان نەزانین کە ئەو کارەبای کارۆمایی تێچوونێکی زۆر کەمی هەیە ئەتوانی بڵین بەس تێچوونی دامەزراندنەکەی هەیە چونکە تەکلیفەی ثابتی هەیە یعنی کولفێکی کەمی تێشێەوە هەروەها سوودێکی زۆر گەورەی هەیە لە ڕووی سامانی ماسیشەوە ئەمە کوردستان دوورە خاتەوە لە ئەو هەڕەشانەی کە وڵاتانی ئیقلیمی خەنە سەر کوردستان و سەر عێراقیش بەڵام بەهۆی هەنێ لە بەرچاوگرتنی کۆمەڵایەتی و سیاسی ترەوە بە دیاریکراوی حیزبێکی دیاریکراویش ڕێگەی گرتووە لە دروستکردنی بەنداوی بێخمە بۆ بیانۆی کەوا منتیقەی ئەوان ئەکەوێتە ژێر ئاوەوە هەڵبەت هەموو دروستکردنی بەنداوێک هەموو بەنداوێکە دروست کراوە ناوچەیەکی زۆری خسوتە ژێر ئاوە ئێستا کە بەنداوی دوکان دروست کراوە نزیک بە 74 گوندی ئێستا لە ژێر بەنداوی دوکانان لە بەنداوی دەربەریخان کاتی خۆی دروست کراوە نیشتیمانی خەڵکی سوتە ژێر خاکەوە ئەمە ناکاتە ئەوەی بەرژەوەندیەکی نیشتیمانی و نەتەوەیی و گەورە ڕابژگیرێت و کۆسپی لە بەردەمادا بنرێ بۆ بیانەوەی کەوا چەند گوندێک ئەکەوێتە ژێراوە ئەکرێ بەراوردە بکرێت لە نێوان ئەو سوودە گەورە ئابوورەی کە لە ئەنجامی دروستکردنی بەنداوەکە و ئەو زیانانەی کە لە ئەنجامی دروستکردنی بەنداوەکە ئاکەوێتەوە بەو پێودانگە ئەبێ ئیش بگرێەوە خی گەورەشت بەو پێودانگە ئیشەکە کە فەرمان لەسەرێکێکەداکەوە خراپەکارە چاکەکانی و خراپەکانی هەڵەسەنگێنێت بەتابەتی لە ڕووی ئابووریەوە ئەبێ بەنداو لە هەر شوێنێک دروست ئەکرێ دروستکردنی بەنداو گرنگ نییە بێ دراسی ئەو شوێنە بکرێ هەتا چەند ئەو بەنداوە سوود ئەگەێنێ بۆ ئەو شوێنە ئێستا چەند بەنداوی بچووک لە چەند شوێنێکی کوردستان دروست کراوە چونکە دراسێکی زانستی نەکراوە سوودێکی ئەو تۆیان نییە. بیکەرەوە و بیبەرەوە بە فرگر ئامێری قاپشۆرین مایکرۆوێڤ یان کۆکا کۆلای لیترێک و 75 بەدەست بهێنە ئەم هەینیە بە یەکەوە. ئێرە بەرزایەکانی سلێمانیە. بەرزایەکانی سلێمانی هێمای شارستانی و ژیان. بە یەک نامە دەگەی بە ئۆتۆمبیلی خەونەکانت. کۆڕاک ڕێگە بۆ هێنانەدی خەونەکانت خۆش دەکات بە پێشکەشکردنی 12 ئۆتۆمبیل بە خەڵات لەگەڵ چەندین خەڵاتی گرانبەهای دیکە. ژمارەیەک بنێرە بۆ 399 ژمارەی بەختت وەربگرە. هەرچەندە نامەی زیاتر بنێریت ئەوەندە هەلی بردنەوە زیاترە بێت. کۆڕاک پیرۆزبایت لێ دەکات بوویتە براوەی ئۆتۆمبیلی خەونەکانت. نرخی یەک نامە بە 800 دینارە. ببە بەبراوی یەکێک لەو 12 ئۆتۆمبیلەی هیۆندای مۆدیل 2019 کە لە هەردە ڕۆژێکدا یەک ئۆتۆمبیلی ئەلنترا بە خەڵات پێشکەش دەکرێت. یاخود ببە بەبراوی خەڵاتی گەورە بە بردنەوەی یەکێک لەو 4 ئۆتۆمبیلەی هیۆندای سانتافی بە نامەیەک دەگەیتە ئۆتۆمبیلی خەونەکانت لەگەڵ کۆڕاک. دروستکردنی بەندا و پۆند بە یەکێک لە ڕێگە چارە گونجاوەکاندا دەنرێت نەک بە تەنها بۆ کەمکردنەوەی زیانەکانی لافاو بەڵکو بۆ پرۆژەی کشتوکاڵی و پرۆژەی گەشتیاری و بەرهەمهێنانی وزەی کارەبا. هەژدە بەنداوی گەورەمان هەیە دیزایانی تەواو بە چواریان لەژێر تەنفیزەکە گۆمەسپان و باسەڕە و زەڵان و باوەنوودا. ئەو چوارەکەیت کرد ئەگەر تەواو بێ ئێمە دەرم برێن ئاسایشی ئاوی هەرێم دابین دەکەین. ئاسایشی ئاوی هەرێم بۆنی معنای نیە فەیەزان نابێ یا معناوێنی ئۆڤەرفلۆ نابێت چونکە بە تایبەتیش ئەو زەرفەی ئێمە لێ دەژین یاخود ئەو شتێک کاتی پێش گلۆبال وەرمینگ واتە کلایمەت چێنج گۆڕانی کەشوهەوایە احتیباسی حراریە
کە ئاو کە دەرزی حرار لە قوتبەکانیشەوە و دەورە زیادی کردووە لە ئەوروپا حاڵەتی وا خەریکە کە ماوی و جەفاف دروستە بێ ئێمە لەو دەمانەوێت ئەو حاڵەتانە احتیاتی بۆوەرگرین بەس ئەو هەژدە بەنداواگە تاوا بێ ئێمە ئاسایشی ئاو دابین دەکە ئاسایشی ئاویش مانایە پرۆژەی کشتتوکاڵی و ئاو دێری استراتیژی هەبێ بۆەوەی ئاسایشی خۆراک دابین بکرێ ئێستا سەیری وڵاتێکی وەکو سووریا کە ئەو هەموو شەڕ و ئاژاوە و نەهامەتی بەڵام ئێستاش ئیکتیفای ذاتی ئاوی هەیە باڵێن ئاسایشی ئاوی دابین کردووە و تا حدێک یەکجار زۆر ئاسایشی خۆراژی دابین کردووە بۆ هەر شوێنێک دەڕۆی سەیری سایلۆیەکانێکە سەری پرۆژە استراتیژیەکانێکە ئێران هەر باوانەر تورکیا بە نەوعی وە بۆی ئێمەش پێویستە ئاسایشی ئاو دابین کە بۆ ئەوەی بتوانین ئاسایشی خۆرا دابین کەونەک بۆ شتێکی زۆر کەم پاکمان بکەوێت و تا چاوەڕێی دەستی دراوسەکانمان دیارە زۆر گرنگە ئێمە احتیمام بە ئاو بدەین چونکە تا ئێستاەوەی هەیە لە هەرێمی کوردستان وەکو پێویست گرنگی بە ئاو نەدراوە و بەنداوانە دیارە کۆنتر دروستکراون نزیکەی 12 بەنداوێک لە هەرێمی کوردستان دروست کراوە ڕاستە بەنداوی بچووکن بەڵام ئەو بەنداوانە کاریگەری و سوودی خۆیان هەیە بۆ ناوچەکانی تریان بەداخەوە ملیارەها دینار بۆ دروستکردنی بەنداو لە هەرێمی کوردستان لە هەنێ شوێن دروست دەکرێت کەچی ئامادەنین ستافێکی بۆ دامەزرێنن بۆی حکوومەت تا ئێستا ئەو احتیمامە گرنگەی بە بواری ئاو نەداوە کوتم بە تایبەتی لە دوایەوەی کە ئەو بارە ئابووریە خراپە بەسەر هەرێمە هات جۆرێک لە کشانەوە لە تەرخانکردنی بودجەی باش بۆ بەنداوەکان و بۆ بواری ئاو کەم کراوەتەوە لە ڕاستیە پلانێک هەبوو کا چەندین بەنداو لە هەرێمی کوردستان دروست بکرێ نزیکەی 22 بەنداوێک لەژێر جێبەجێکردنا بوون هەمووی وەستا ئێستا وردەوردەوە دەست پێکرێتەوە هەندێک بەنداو دروست کرێتەوە بەڵام لە هەمووی ئەوانش گرنگتر ئەوەیە کە ئێمە لە ڕاستیە ئاو ئێستا لە ناو کشت و کاڵات توێنراوەتەوە کاتی خۆی وەزارەتێکی تایبەتی خۆی هەبوو من لێرەوە داوا لە حکوومەتی نوێ ئەەکەم کە یا موسسەیەکی تایبەت بە ئاو سەر بە ئەنجومەنی وەزیران دروستکە یان گرنگێکی زیاتر لە ناو کشت و کاڵا بە ئاو بدا وەکو با بڵێن وەکالەتێکی وەزارەت تایبەت بە ئاو لە ناو وەزارەتی کشت و کاڵا هەبێت زۆر گرنگە ئەوەش گرنگتر ئەوەی ئێمە ئاو پاچی ئاو بپارێزین واتە ئاوەکانمان لە سەرچاوەکانی ئاومان لە پیسبوون بپارێزین چکە ئەوەش کارەساتێکی ترە ئێمە هەموو ئەو پاشەڕۆ و ئاوەڕۆ و پاشەڕۆ کشت و کاڵی و سەناعی و بەلەدی ئەوانە هەمووی دێتە ناو سەرچاوەکانی ئاوەوە سەرچاوەکانی ئاومان پیسەکەن ئێمە ئەبێت لەوێەوە ڕایگرین کە ئاوەکانمان بە پاچی ڕاگرین و تەجاوزات لەسەر ئاو و لە سەرینەکانی ئاو کەم کرێتەوە. ئەم ئاوەیە بینن دوای کۆکردنەوە و خەزنکردنی ئاوی پێویست لە بەنداوی دەربەندی خان وەکەوەی بەرپرسانی بەنداوەکە ئاماژەیان پێکرد بەم شێوەیە بەدەدرێتەوە و هیچ سوودێک لە ئێستاە لەم ئاوە نابینرێ لەبەرەوەی ڕێژەی پێویست لە بەنداوەکە کۆکراوەتەوە بەڵام لە ماوەی ڕابردوودا سەر ڕێی قەیرانە جۆر بە جۆرەکان قەیرانی کەم ئاوی و کارە باشە بۆ لە کاتێککە ئاو سەرچاوی گرنگە بۆ بەرهێنانی کارەبا بۆ سامانی ماسی بۆ پرۆژەی گەشتیاری بۆ چەندین پرۆژەی تر لە هەرێمی کوردستانە کە چەندین قەیران و کەم و کورتی هەیە بۆچی ئاورێکی جددی یا پلانێکی استراتیژی دانەنراوە تاوەکو سوود لەم ئاوەوە بگیرێت و بە فیڕۆ نەچێت لانە پەیوەندیدارەکان پسپۆران ئاماژە بەواکەن کە حکوومەت نەیتوانیوە بە پلانێکی تۆکمە و استراتیژیەوە مامەڵە لەگەڵ ئاودا بکات. زۆرینەی سەرچاوەی ڕووبارەکانی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە لە سەتادەی لە ئێران و سەتا هەفتای لە تورکیاوە دێن. ئێران بە مەبەستی گرتنەوەی ڕێڕەوی ئاوی ڕووباری سیروان چەند بەنداوێکی دروست کردووە لەوانە بەنداوی قشباق، داریان، گەوشان، ژاوە، گاران، ئازاد، دڵبەر. گۆڕینی ڕێڕەوی ئاوی ڕووباری سیروان کە سەرچاوەی سەرەکی بەنداوی دەربەندی خانە مەترسی بەردەوامە بۆ کەمبوونەوەی ئاوی ئەو ڕووبارە. تورکیاش ساڵانێکی زۆر کاری کردووە بۆ پرۆژەی گاب کە دروستکردنی 22 بەنداوی لە خۆی گرتووە، 14 لەسەر ڕووباری فرات و 8یان لەسەر ڕووباری دیجلەن. پڕکردنی بەنداوی ئەلیسۆش بەهۆی گرتنەوەی ڕووباری دیجلەوە بووە هۆی سەرهەڵدانی قەیرانی ئاو لە هەرێمی کوردستاندا.
بە هەموو پێوەریەک دروستکردنی بەنداوەکان ئەبێ ئەولەوێتی یەکەم بێ لەلایەن دەسەڵاتدارانی عێراقەوە بە دەرەجەی یەکەم چونکە سامانی ئاو سامانێکی نیشتیمانیە و ئاو حکومەتی عێراق تەحەکومی پێوە کە ئەبێ حکومەتی عێراق لە مشوری ئەوە خواوە بێ ئەو کارتی فشار دروستکات لەسەر هێزە کوردیەکان لەسەر ئەو گروپ و هێز و لایەنانەی کە بەبەستن لە سەر ڕێگەی دروستکردنی بەنداوەکان لە ماوەی ینی هاوینی ڕابردوو لە وەرزی هاوینا کە عێراق ڕوبەڕووی کەم ئاوی بوویەوە بەتایبەت بە بۆنەوەی کە ئێران و تورکیا ئەو بەنداوانیان ئاوەکانیان گلدایە لە ناو بەنداوەکانە لە ڕاستیانی ئێمە هیچ هەڵوێستێکی گەورە و جدیمان نەبینی لە حکومەتی عراقی و هەتا تەنان لە حکومەتی هەرێمی کوردستانیش لە بەرامبەر وڵاتانی دراوسێەوە دەنگی ناڕزایی بەرزکەنەوە تەنانەت ئەمە لە ناو خەڵکی شامشتە نەبین لە تەنان لە ناو ڕێکخراوەکان لە ناو ئەو کەسانی کە پارێزەرانی ئاون یاخود پارێزەرانی سروشتن دەنگێکی بڵند و دلێر نەبوو بۆ ئەوەی دژی ئەو وڵاتانە بوەستێتەوە هەتا ئەمانە یعنی لەلایەن وڵاتانی دریشەوە ینی چاوپۆشی لەم پێشێنکاریە کراکە ئەمە بەتەنها ینی ژیانی مرۆڤی نەخستە مەترسیەوە بەتەنها مرۆڤی ناچار نەکردبەوەی کە کۆچ بکات بەڵکوم تەنانەت ژیانی زیندەوەرەکانی ناو ئاوەکەشی ڕوبەڕووی مەترسی کردەوە کە ئێمە بینیمان بە درێژایی چەندین کیلۆمەتر ماسی و ئەو زیندەوەرانی ترکەتیایە بوون هەمویان ڕوبەڕووی لە ناوچوون و مردن بوونەوە. بارینی ڕێژەیەکی زۆری باران لە ماوەی ڕابردوودا مەترسی لای بەشێک لە هاوڵاتیانی هەرێم دروست کرد بە تایبەت لە قەزای دەربەندیخان بۆ پێیەی بەهۆی بوومەلەرزەکەی 2 ساڵ پێش ئێستاوە زیان بەربەنداوەکە کەوت. بارینی ڕێژەیەکی زۆری باران لە تەواوی ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان ترس و دڵەڕاوتی لای بەشێک لە خەڵکی دروست کرد. ڕەنگە بۆ دەربەنیخان جیاوازتر بێ لە بەرەوەی بەنداوەکە لە ماوەی ڕابردووە زیانی پێگەشتووە هەتاوەکو چەند ئەم شەپۆ لە باران بارینە ترس و دڵەڕاوچەی لای خەڵکەکە و لای ئیدارەی بەنداوەکەش دروست کرد. بڵێ ئێمە بە کارکردنی شەو ڕۆژی بە ئێشگرتنی شەو ڕۆژی بەنداوەکە بە چاودێری شەو ڕۆژی بەنداوەکەەوە بۆ پلانەی دامان ناوە ئێمە ئەمانەوێ و ویستومانە ترس و دڵڕاوچێ لای خەڵک کەم کەینەوە چونکە لە ڕاستیە بەنداو خۆی مەترسی ڕاگرێت کە مەترسی لافاوە و دیسان ئەو ئەوەی کە کۆشی یەکاتەوە جۆرێکە لە مەترسی و بەنسبەت بەنداوی دەربەنیخانەوە دیارە ئەوە هەر ڕاستترە چونکە بەنداوی دەربەنیخان ئەسڵەن کێشەی هەیە بەڵام ئێمە بە حکمی ئەو پشتینانەی کە کراوە و ئەو تێستانەی کە لە بەنداوی دەربەنیخان کراوە ئێمە بۆمان دەرکەوتۆ لە بەشەکانی سەرەوە کێشەمان هەیە و ئێمە 3 مەتر بە بۆشایی لە سەرەوەی بەنداوەکە ئێڵینەوە ئاوی تێناکەین بۆ ئەوەی مەترسی دروست نەبێ و بە مەراحل ئاو خەز نەکەین لە بەنداوەکە بۆیە ئێمە تەنها ئاگداری نامە یا بانگەوازمان بۆ ئەو خەڵکانی کە لە خواروی بەنداوی دەربەنیخانەوەن ئەوەیە کە ئێمە لە کاتی زیادکردنی بەردانەوەی ئاو لە بەنداوی دەربەنیخان کە متەوەقعە هەر ڕۆژێک هەر سعاتێک ئێمە ئاوی زۆرمان بۆ بێ لە سەرچاوەکانەوە ئاوی زیاتر بەرەدەینەوە لە سیروان دوورکەونەوە و ماڵ و سەر و ژیانیان لە نزیک کەنارەکە ئەوە نەکەن ئەو شوێنانەی کە ئاوی گرێتەوە بۆ ئێمە ئەو خەڵکانەی خۆمان پارێزراو بن و تووشی زەرروزیانێکی ماڵی و جانی نەبن. کارەبا یەکێکە لە قەیرانە درێژخایەن و بەردەوامەکان کە بەرەوکی خەڵکی هەرێمی کوردستانی گرتووە لە دوای 28 ساڵ لە دەسەڵاتی حکومەتی هەرێم نەتوانراوە چارەسەر بکرێت و ساڵانە لە وەرزەکانی هاوین و زستاندا کاتێک خواست لەسەر بەکارهێنانی بەرز دەبێتەوە بە ڕێژەیەکی بەرچاو کاتژمێرەکانی پێدانی کارەباکەم دەبێتەوە. حکوومەتی هەرێم تا ئێستا هیچ هەنگاوێکی کردداری و خێرایی بۆ چارەسەرکردنی ئەو کێشە بەردەوامەدانەناوە ئەوەش بۆ بێپلانی حکوومەت دەگەڕێتەوە. هەرێمی کوردستان بە بەرهێنانی کارەبا پشتی بە 7 وێزگە بەستووە کە دوانیان وێزگەی کارۆئاوین لە دوکان و دەربەندیخان و 5 وێزگەی دیکەش پشت بە سوتەمەنی دەبەستن کە زۆر جار بەهۆی کەمی پێدانی سوتەمەنیەوە ئەو وێزگان نەش بە تەواوی کار ناکەن بە تایبەت لە وەرزەکانی زستان و هاویندا دەگەنە حاڵەتی وەستان. بەوتەی بەرپرسانی کارەبا ئەگەر بێت و ئەو 7 وێزگەیە بە بێگرفت بەردەوام کار بکەن دەتوانن ڕۆژانە 6,000 مێگاوات کارەبا بەرهەم بهێنن. لەو کاتەشدا دەتوانرێت 24 کاتژمێر کارەبا بە هاوڵاتیان بدرێت. لە ساڵانی ڕابردوودا کاتێک ئاسیاوی هەردوو بەنداوی دوکان و دەربەندیخان نزم دەبووەوە بەرپرسانی هەرێم ئاماژەیان بەوە کردبوو بەو هۆیەوە ناتوانن کارەبا بە شێوەیەکی باش بدەن بە هاوڵاتیان بەڵام لە ئێستادا هەردوو بەنداوەکە پڕ بووە و ئەو بەهانەیەش نەماوە بەڵام تاوەکو ئێستا کارەبای 24 کاتژمێری بۆ هاوڵاتیان دابین نەکراوە.
ئەگەر کێشەی کەمی کارەبا بڵێ کێشەی کەمی کارەبا هەرگیز بە بەنداوەکان چارەسەر ناکرێت بێت تۆ بەدیلی کەو هەبێ بۆ دروستکردنی بەرهێنانی وزەی کارەبا ئێمە ڕاستە بەنداوەکان بەشێک لەکە بەڵێ ڕاستە بەشێکە لە بەرهێنانی وزەی کارەبا چ ئێرە و چ دوکان و ئەوانە بەڵام پێویستە بەدیلی کەشی هەبێت تۆ بێ سوود لە وزەی خۆر وەرگری سوود لە ویند میل وەرگری سوود لە بەڕاستی ستیم وەرگری یعنی ئەبێت تۆ بەڕاستی ئەبێت محطاتی نوێی دیزڵی دروست بکەیت تۆ ناکرێ بەڕاستی پشت بە بەنداوەکان بەسی بۆ بەرهێنانی وزەی کارەبا چکە خواستی خەڵک بۆ بەکارهێنانی وزەی کارەبا بەردەوام لە بەرزبوونەوەیە ئێتوانای بەنداوەکانیش محدودە نەک هەر لە بەرزبوونەوەیە لە دابەزینیشایە چکە هەموو ئامێرێک لە دنیاە تەمەنی تایبەتی خۆی هەیە بە پێی تەمەنەکەشی چستیشی ئەگۆڕێ کە تەمەنی پیرە بێ و بەرەو کۆتایی ئەڕوا چستیشی دابەزێ بۆی ئێمە ناتوانین تەختەی هەموو کارەبای کوردستان بکەین بڵین بەم دوو بەنداوە ئەبێ ئێمە بەدیلی کەمان هەبێ سەرچاوی کەمان هەبێ بۆ بەرهێنانی وزەی کارەبا چکە خۆ دەزانی دانیشتوان لە زیاد بوونایە خواستی دانیشتوانیش بۆ بەرهێنانی بەکارهێنانی وزەی کارەبا هەر لە زیاد بوونایە تەساعودیە. دوای 28 ساڵ لە حکومڕانی هەرێم بەرهێنانی کارەبای بەنداوی دوکان نەک زیادی نەکردووە بەڵکو زیاتر لە 100 مێگاوات توانێ بەرهێنان کەمی کردووە بەراورد بە ساڵانی هەشتاکان. دەسەڵاتدارانی هەرێم لە بری ئەوەی گرنگی بەکاری نۆژەنکردنەوە و چاکردنی بەنداوەکە بدات تا زیاتر سوودی لەوەربگرێت بۆ بەرهێنانی کارەبا و بوژانەوەی کەفتی گشت و کاڵ وێزگەی بەنداوەکە توانای بەرهێنانی کارەبایی کەم بۆتەوە و یەکەیەکی بەرهەمێنانیش لە وێزگەکەدا بە تەواوی لە کار کەوتووە. خۆی لە ڕاستیە کەم و کوڕی هەیە لە ژێر جێبەجێکردنایە حکوومەتی عێراقیش هەر لە بیدایەتەوە 3 ملیار دیناری بۆ بەنداوی دەربەنی خان تەرخان کردبوو بەڵام هەوڵێکی زۆری لەگەڵ ئەو کۆمپانیا بیانی ئەوانەدا پسپۆرانەی لە بواری بەنداوان بێن لە بەنداوی دەربەنی خان کار بکەن بەڵام نەیانتوانی قەناعەتیان پێ بکەن یا ئەوان ئامادە نەبوون بێن لە بەنداوی دەربەنی خانیان لە عێراق ئیش بکەن دیارە ئەو بەنداوانەی کە لە بواری بەنداوە ئیشەکەن کەمن یعنی بەشێک لە وڵاتانە تا ئێستا جۆرێک لە ترس و دڵڕاوچیان هەیە کە بێن لەم وڵاتە ئیش بکەن کۆمپانیا بیانەکان لەبەرەوە ئەوان ئامادەیان تیان نەبوو بەڵام دیسان بۆ بەدیلی ئەوانە کۆمەڵێک ئیجراعاتی تر کرا لیجانی تر دروست کرا هەندێک لە پسپۆران کۆکرانەوە بۆ ئەوەی ئەو ئیشانەی بە خۆمانەکرێ یا بە تیمی عێراقی و هەرێمی کوردستانەکرێ جێبەجێ بکرێن. لەبەر ئەوەی زۆرینەی سەرچاوی ئاوی هەرێم وڵاتانی تورکیا و ئێرانن پسپۆڕانی بواری سەرچاوەکانی ئەو دەڵێن داهاتووی ئاو لە هەرێم لە بەردەم مەترسیدایە ئەگەر لە ناوخۆدا بە شێوەیەکی پلان بۆ داڕێژرا و ئاوگل نەدرێتەوە و بەکار نەهێنرێت بەوتەی پسپۆڕان باشترین چارەسەری ئەو کێشەیە دروستکردنی بەنداوی بچووک و مامناوەندە لەسەر ڕووبار و چەمەوەرزیەکان. لە سەرەتاوە حکوومەتی هەرێم گرنگیەکی زۆری بە بواری ئاو بەنداوانەدا دوای جۆرێک لە پاشەکشە هەبوو بەهۆی بارودۆخی ئابوووریەوە پێویستە جارێکی تر دەست پێ بکاتەوە بە جۆرێک کە گرنگی بە بواری ئاو بدا و بودجێچکە ئاو پارەیەکی زۆری ئەوێ و خبرەشی ئەوێ و لیژنەی باڵای ئاو بەندا و ئەوانە پێویستە دروستکە و یاسای ئاو پێویستە لە پەرلەمانی کوردستانە دەرچێ بۆی ئێمە لە پاڵ ئەو بەنداوانەی کە هەمانە چەندین بەنداوی تر دروستکەین و هەروەها پرۆژەی ئاودێری گرنگ لە ئەرێمی کوردستان ئەرێمی کوردستان وڵاتێکی کشت و کاڵی ئێمە کرێت سوودێکی زۆر لە ئاو ببینین بەڵام بەداخەوە تا ئێستا وەکو پێویست پرۆژەی ئیروایی زۆر گەورەمان نییە کە سوودمان لە ئاوەکانی خۆمان بینی بێ. تا ساڵەکانی 2007 و هەشتیش هەر وەفتی عراقی دەهات و دەچوو مناقەشات زۆر کرا دیارە کێشەکە کەتە سەر ئەوەی ڕەزامەندی نەدرا ئەوانیش تا ئێستا بێدەنگن ڕەزامەندی لەلایەنی حکوومەتی بڵێن سەرکردایەتی سیاسی کوردەوە با بڵێن حکوومەتی هەرێم نەدرا هەر وەک خۆی ماوەتەوە هەر بابەتی ئەوەیە کە سڕ بووە وەکو لە شوێنی سڕبووندایە گفتوگۆی تازە هیچ شتێکی تازەمان پێ نەگەیشتوێمە ئەم بەنداوە ئەهمیەتی یەکجار زۆرە موازنەیەکی مای عێراقی لە بێخمەوە تحقیق دەبێ بەڵام و ئەهمیەتێکی یەکجار زۆری بۆ هەرێمی کوردستان هەیە کە ئاسایشی ئاو بە تایبەتی لەوێەوە دابین دەکرێت لەوێەوە تا دەگاتە ناوڕاست و جنوبی عێراق با بڵێن زەویشی زۆر بەراو دەکرێت 1559 تقریبا مێگا کارەبا تەولید دەکا لە تەبعاً پیکە کە پڕ دەبێت 7 ملیار مەترە سێجا ئاو گل دەداتەوە هەر ئەوە نیە لە خواروی ئەویش بەنداوی منداوە هەیە چەند منداویشتر هەیە لەسەر هەر با بڵێن ڕووباری زابی گەورە چکە زابی گەورە لە ئێستا لە ڕووبارە هەرە گرنگەکان دادەنرێ
لە سەرچاوەکانی ئاوی عێراق چونکە هەتا ئێستا هیچ بەنداوێکی گواگەرۆی لەسەر تەسیر بکات سەرداهەتی ئاوەکە ئێمە چەندی بەنداومان لەسەر ئەو شوێنە اقتراح کردووە وەکو بەڵنداوی دێرە و گڕەشاوە بەنداوی ڕەواندوس و بەنداوی منداوە چەندین بەنداوی کەشکە و سەیەکە باسم کرد لە زەرزاب و قەرەداغ و حاجیبێ دەکرێت لە بەخمەوە تا دەگایتە گوێر تقریبا نزیکەی هەشت بەنداو جێ مختەرەحە گوێردێک و گوێردوو سفەیە و کەلەگرێک و کەلەک دوو بەنداوە و گۆپاڕیش ئەوە هەمووی شوێنی ئەوەن با بڵێن پێشبینی کراون دراسی ڕووسەکانیش ه ساڵی هەفتەکان کراوە باسی لێوە کراوە ئەهبێتی ژێکزار زۆری هەیە باڵێن زاویگە کە داهاتەکەی 150 لە ناو هەرێمی کوردستاندایە جا ئەوە دڵخۆشکەرە لەبەر ئەوەی ئەو ڕووبارانەی کە لە دەرەوەی سنوور سەیتەریان بەسەرەوەنی معنایەوە ئاوی ملکی هەرێمی کوردستان و عێراق یەکێک لەو کێشانەی کە ڕوبەڕووی بەنداوەکان بووەتەوە پاک نەکردنەوەی بەنداوەکانن. بەنداوی دووکان لە ساڵی 1959 دروست کراوە. بەوتەی بەڕێوەبەری بەنداوەکە هیچ جۆرە پاکردنەوەیەک بۆ بەنداوەکە نەکراوە. هاوکات تەمەنی گریمانەی بەنداوەکەش نزیکەی 100 ساڵە. سەبارەت بە بەنداوی دەربەندیخانیش بەڕێوەبەری بەنداوەکە دەڵێت تاوەکو ئێستا بەنداوەکە پاک نەکراوەتەوە. ئاماژەی بەوەش کردووە لە عێراقدا تا ئێستا هیچ بەنداوێک کاری پاکردنەوەی بۆ نەکراوە. تەنها 10 ساڵ جارێک تیمی چاودێری سەردانی بەنداوەکان دەکەن و راپۆرتی خۆیان لەبارەی زیانەکانی خراپبوونی بەنداوەکان دەخەنە ڕوو.